بەناوی خۆی بەخشندەی میرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرجەیەکەن سڵاوی خواتان لێبێ خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەی بەرنامەی ژێرخان دێمەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست بۆ قسەکردن لەسەر کاریگەری نەبوونی یاسایی بودجە لە هەرێمی کوردستان و کاریگەریە خراپە ئابوووریەکانی. لەگەڵ میوانی بەڕێز عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان و هەڵگری بڕوانامەی ماستەر لە بەڕێوەبردن. کاک عومەر بەخێر بێن بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس. ڕێک هەر لە تەوەری بەرنامەکە کەینە پرسیار نەبوونی یاسایی بودجە بە گشتی چ کاریگەریەکی خراپی لەسەر دۆخی ئابووری هەرێم کردو لە ئێستاە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بینەرانی بەڕێز، سڵاو لە تۆی بەڕێز کاک بەختیار، سپاس بۆ بەرنامەکەت. طبعاً نەبوونی یاسای بودجە لە هەر وڵاتێکە بەڕاستی کاریگەری زۆر خراپی هەیە کە یاسای بودجە نەبوواتە ئەو وڵاتە و هەرێمە ئەو مؤسسە و دامەزرا و ئەو حکومەتە هیچ بەرنامە و پلانێکی دارایی و ئابووری نییە. لە نەتیجەی نەبوونی پلانی دارایی و ئابووری طبعاً معناوایە پلانی کارگەڕی شت نییە، کۆمەڵایەتی شت نییە، ئیترەچێت بۆ بارەکانی کەش. بۆیە کاتێک کە وڵاتێک هەرێمێک یاسای بودجەی نابێ معناوایە ڕێک ئەو ژینگەی کە لە کوردستانە هەیە، ئەو وڵاتەوە هەرێمە لە فەوزا ئەژی، لە سەرگەردانیە ئەژی و لە هەمووشی خراپتر ئەوەیە کە داهات دیار نابێ، شەفافیت نابێ، خەرجەکان نازانرێ و کە تۆ وتت بەرنامە و پلانم نییە، ئیتر بزانە تۆ ئەچیتە ناو فەوزایەکەوە کە نە ئەم سەری دیارە نە ئەو سەر و هەموو ژیان لەو وڵاتە لەو هەرێمە ئەسپێری بە قەدەر وەگەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە بەداخەوە. خەڵک مەسەلەن سادەترین شت ڕنگدانەوەی لەسەر ژیانی تاک ئەگەر هاوڵاتیەک موچەخۆر بێ نازانێت ساڵی داهاتوو موچەکەی وەرەگرەیان نا، هەمووی وەرەگرێ یاخود نیوەی چەنی لێ ئەبڕێ چەنی لێ نابڕێ، باجی لەسەرە یان نا، چۆن خەرجەکانی ڕێکخاوە، چۆن ژیانی خۆی و مناڵەکانی ڕێکخا. وەک لە 5 ساڵی ڕابردووە بینیمان کە کاتێک هەرێمی کوردستان حکوومەت لەسەر یاسا ناڕوە، لەسەر سیستەم ناڕوە، یاسا بەرکارەکان جێبەجێ ناکە، ئەوسا ژیانی هاوڵاتی بۆ جۆرەیەکەی بینین. مەسەلەن لە ساڵی 2020 ئەگەر مامۆستایەک 1 ملیۆن دینار موچەی هەبێت لە بریۆی 12 ملیۆن دینار وەرگێ 4 ملیۆن دیناری وەرگرت، 5 جار موچەی 2020 وەرگرت و بە ڕێژەی لە سابی 38 بڕینیش نزیکەی 4 ملیۆن دیناری وەرگرتووە. 4 ملیۆن دینار یعنی ئەو هاوڵاتی ئەو مامۆستا بە ڕێزە ژیانی خۆی ڕێخستووە لەسەر بنەمای ئەوەی 12 ملیۆن وەرگێ. کاتێک کە 4 ملیۆن وەرەگرێ ئیتر بزانە ژیانی چەند شێواوە ئەبێ لە مامۆستا و پزیشک و پێشمەرگە و هاوڵاتیەکەوە بیگرێت تا هاوڵاتێکی خام پێداویستی تایبەت. تۆ هاوکارێکت 150,000 کاتێک بە درێژایی ساڵەکە 5 جار ئەیتێ مانگەکانی تر چۆن بژی، پێویستیەکانی چۆن تەرتیب بکە. بۆیە کاتێ یاسای بودجەت نییە ئیتر وڵات، هەرێم، حکومەت، مؤسسە هەر کەسێک بێ، هەر شوێنێک بێ، هەر دامەزراوێک بێ ئەچێتە ناو فەوزایەکەوە کە دوجار بە زیانی گەورە تەواوە بێ و هەرێمەکە وڵاتەکە حکوومەتەکە بۆ دواگەڕێتەوە بەردەوام. ئەو دەستکەوتانەشی هەیە بۆ لەدەستەوە پرۆژە یاسایی بودجەمان نەبووە لە هەرێمی کوردستانە، وا زیاتر لە 7 ساڵ تەیە پەڕێمە پرۆژە یاسایی بودجەمان نییە. ئەو کاریگەریانی کە ئەو لێکەوتە خراپانی کە باست کرد پەیوەندی بە نەبوونی بودجە هەیە 100% کە تۆ یاسای بودجەت نەبوو واتە خۆی یاسا بودجە یعنی چی؟ واتە دوو ستونی داهات و خەرجی لە نێویانە کۆمەڵێ بەرنامە و پرۆگرام و پلان هەن کە پەیوەندی نێوان ئەم دوانە ڕێکەخەن و حکوومەتی زیرەک و حکوومەتی باش و حکوومەتی چاک و حکوومەتی هاوڵاتی هەوڵەدا باشترین سیاست بگرێتە بەر لە چوارچەوەی یاسای بودجە بۆی داهاتەکانی زۆرکە و خەرجیەکانی زۆر ژیرانە بکە و لەسەر بنەمای ئەولەویەت و گرنگی بەرچاوڕوونیە داتە حکوومەت و هەوڵاتی. هەم حکوومەت بەرچاوڕوونە بێت، حکوومەت دەزانێت چی بکە و نەک هاوڵاتی لە 5 ساڵی ڕابردووە لە 7 ساڵی ڕابردووە وەزارەت نەیزانیوە چی بکە، وەزیر نەیتوانێت وەڵامی ئەو پرسیارە باتەوە کە بۆ ئەم ساڵ چ پلانێکی هەیە، چ بەرنامەیەکی هەیە، چونکە وەزارەتەکەی بودجەی نییە کە حکوومەت هەموو بودجەی نەبوو، وەزارەت بودجەی نابێت، دامەزراوەکان نایان بێ لەسەر تاک ڕنگدانەوەی هەیە. لە هەمووشی خراپترەوەیە کە ئەرکی دەستگاکانی چاودێری قورسەکە. پەرلەمان کە یەکێک لە باڵاترین دەسەڵاتی شەرعیە لە وڵاتە ئەرکی یەکێک لە ئەرکەکانی چاودێریە، چاودێری کارەکانی حکوومەتە. کاتێک کە
تۆ یاسای بودجەت نییە حکوومەت یاسای بودجەی نییە پابەند نابێ بەم پرەنسیپە گەورە دەوڵەتداریەوە ئەرکی پەرلەمان زۆر قورسە بێن ناتوانێت چاودێری کارەکانی حکوومەتکە یعنی بۆ نمونە بۆ سادەترین زانیاری تۆ بێ پرسیار بنێری بە دووادا چونکەی دوایش وەڵامت بۆ ناگەڕێتەوە بۆ چونکە هەر لە بنەمایە وەزارەتی داراییش و وەزارەتە پەیوەندی دارەکانیش ئەچنە ناو فەوزایەکی گەورەوە طبعاً چه حکوومەت و چه وڵاتێک یاسای بودجەی نابێ وڵات و حکوومەتێک کە پرەنسیپەکانی دەوڵەتداری ڕەچاو ناکە ئەگەر نا هیچ دۆخێک نییە کە تیایدا حکوومەت بڵێ قەیچەکە با من یاسای بودجەم نەبێ شتیوانە باشە بوونی بودجە لە عێراق زۆر جار ئەوترێت وەکو پاساوێک بۆ نەبوونی بودجە لە هەرێمی کوردستان بوونی بودجە لە عێراق ڕۆڵێکی ئەوتۆی نەبووە یعنی کێشەکانی عێراقی چارەسەر نەکردووە لە کاتێکە پرۆژە یاسای بودجەشی هەبووە ساڵانە پەسەند کراوە ئەمە بێتە پاساو بۆی کە لە هەرێمی کوردستانی مە بڵین ئەگەر هەبێت یان نەبێت وەکو یەک وایە و زۆر نەخێر خۆی با بڵێن وڵاتێک لەسەر خەڵک ڕازی بێ لە حکوومەتەکەی تەنها بوونی یاسای بودجە بەس نییە تۆ یەک دنیا یاسای ترت هەیە و شەفافیت تەوێ و دژایەتی گەندەڵی تەوێ دەستپاکی تەوێ ئەمانەت پارێزی تەوێ ئیدارەیەکی زیرەک تەوێ ئیدارەی هاوڵاتی تەوێ ئەمەی لە عێراقا هەیە یاسای بودجەی هەیە شتێکی باشە لە 2020 نەبوو و ئێستش ڕوبەڕووی لەمپەر و کێشەی گەورە و ململانەی سیاسی گەورە بۆتەوە لە بەغدا احتیمالەکان نەبێت یعنی ڕێیەک هەیە کە یاسای بودجە پەسەند نەکرێ بە یاسای بودجەی 2019 کارا بکرێ و دەنگی پێ بدرێ بەهەرحاڵ عێراق مەسەلەن بە درێژایی ساڵانی ڕابردوو تەنها 1-2 ساڵ یاسای بودجەی نەبووە تۆ لەم بوارە وڵاتەکەت لە پێشە ئەی لە بوارەکانی ترە عێراق گیرۆدەی ململانەی سیاسیە ململانەی چەکداریە ململانەی و ناکۆکیە و ئیستیقرارەتی تیانە و دامەزراوەکان داڕزیون بەدەست گەندەڵی و فەسادی حیزبەکانی دەسەڵاتەوە هەرێمی کوردستان دۆخەکە تەنها لە عێراق باشترە و ئەگەر نا دۆخێکی زۆر خراپمان هەیە کە یاسای بودجەت هەبوو لە کوردستانە یعنی تۆ هەنگاوێک لە پێشی یعنی تۆ هەنگاوێک ئەتەوێ بە ئاراستەی ئاشکراکردنی داهاتەکانە بڕۆی یعنی تۆ هەنگاوێک ئەتەوێ بە سیستم کارکەی و ئەگەرنا هەموو شتێک دروست نابێت تەنها یاسای بودجەت هەبێ هەموو شتێک باشە بێ نەخێر یاسای بودجەت هەبێ یەکێک حکوومەت یەکێک لە پابەندیەکانی خۆی جێبەجێ کردووە و پەرلەمانیش ئاسانەکە بۆی کە بزانێت پەرلەمانیش یەکێک لە واجبەکانی خۆی ئەدا کردووە ئێمە زانین هەر پەرلەمانێک لە هەر وڵاتێکی دنیا سێ ئەرکی هەیە یەکەم یاسادانانە دووەم چاودێری کارەکانی حکوومەتە سێیان پەسەندکردنی یاسای بودجەیە چونکە ئێمە ئەزانین یاسای بودجە ئەو جیهەیە کە ئەبێت دروستی بکە و ئامادەی بکە و تەخمینی بکە دەسەڵاتی جێبەجێکردنەوە تا حکوومەتە حکوومەت و وەزارەتەکانی پێکەوە پێشبینیەکان لە ڕوانگەی داهاتی بەردەستیان لە ساڵی ڕابردووە یاسای بودجە گەڵاڵە بکەن بۆ ساڵی داهاتوو ئەینێرنە پەرلەمان ڕۆڵی ئەبێت لە دەنگپێدانی بە تەشریعکردنی بە یاساکردنی بۆیە کاتێک کە حکوومەت پابەندی یاساکە نابێ پەرلەمانیش لە یەکێک لە بوارەکانی کارکردنیە دەستەوسانە بێ پەککەوتوو ئەبێ دەستە ئێمە 7 ساڵە یاسای بودجەمان نییە واتە پەرلەمان 7 ساڵە بە یەکێک لە ئەرکەکانی وەزیفەکانی خۆی هەڵنەستاوە و نەشی توانیوە حکوومەت پابەند کە ئەمە عیبەیەکی گەورەیە ئەو کاران نەچین کە لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک ینی نەتەوەی یەک نەتەوەیت یان کەمترین کێشەی نەتەوایەتی هەیە کەمترین کێشەی ئاینی و مەزەبیت هەیە خاڵی هاوبەش زۆرە چی شتێک وای کردووە کە تۆ نەتوانی 7 ساڵ زیاتر لە 7 ساڵ بودجە پەسەند نەکەی لە کاتێکە ئەرکی پەرلەمان ئاسانترەکە ئەرکی حکوومەت ئاسانترەکە ئێمە لە ماوەی 7 ساڵی ڕابردووە کە بودجە نەبووە حکوومەت بووەتە حکوومەتی ڕێنمایی دەرکردن حکوومەت بە ڕێنمایی ئیش و کارەکانی ئەڕوا ئەرکی قورستر کردووە زۆرجار ڕێنمایی کێشە بۆ ڕێنماییەکی تر دروستەکە بۆ ناکرێت خۆی بەڕاستی کاڵی یاسای بودجە واتە دەسەڵاتی کۆکردنەوەی داهات و خەرجکردنی ئەم دەسەڵاتە حەسریە بۆ میلەت یعنی ئەم داهاتی کە هەیە لە وڵاتە داهاتی خەڵکی کوردستانە پارەی خەڵکی کوردستانە و ئەم شێوازی خەرجکردنەش ئەبێ خەڵکی کوردستان قەراری لێبە بۆیە فەلسەفەی ئەوەی بێتە پەرلەمان لەوێوە سەرچاوەگرێ بۆی خەڵک ڕۆڵی هەبێ لە ڕێگەی نوێنەرەکانیەوە لە پەرلەمان لە ئاراستەکردن لە کۆکردنەوەی داهات و ئاراستەکردنی کە 7 ساڵە
حکوومەتی هەرێم پابەند نابێت دەلالەتی ئەوەیە کە ئێمە هەرێم حکوومەتمان نییە. حکوومەت بەو مانایە دامەزراوەیە کە هەیە و لە زۆر بواری تریشا کە حکوومەت پابەندی یاساکان نابێت. بۆ نمونە سندوقی خانشینیمان نییە. یعنی تۆ لە هەر وڵاتێکە لە هەر حکوومەتێکە بێ سندوقێکت هەبێ بڕێک پارە لە موچە خۆرانە بڕێ دەخرێتە ناو سندوقە، حکوومەتیش بەشداریەکە پارەکە خاتە ئەو سندوقە و لەو سندوقە تەنانەت وەبەرهێنانەکرێ پەرەی پێدرێ بۆ ئەوەی ژیانی ئەو کەسانی کە هەموو تەمەنی خۆیان ئەدەن بە وڵات و خزمەتەکەن پزیشکە مامۆستایە پێشمەرگەیان دازیارە دوجار ئەو سندوقە بە مسۆگەری تا ئەو ڕۆژەی وەفاتەکە و موچەکەشە گوازرێتەوە بۆ واریسەکانی ژیانی ئەم کەسە مسۆگەر بێ. لێکێک لە کۆمپانیەکانی تەمینم پرسی وتی ئەمە داوامان لە حکوومەت کردووە کە سندوقی خانەنشینی لە ئەمڕۆوە بداتە دەست ئێمەوە ئێمە هیچ کێشەیەک دروست ناکەین و هەموو کێشەکانیشی چارەسەرەکەین. هەر لێەوە ئەمەوێت ئەوە بپرسم، یعنی حکوومەت بۆ نایەوێت ئەمە بکە، لایەنە سیاسیەکان بۆ نایەنەوێت ئەمە بکەن؟ ڕێگەیەک مەجالێک دەرچەیەک کاتەوە بۆ گەندەڵی هەرێمی بەڵە، یعنی کە تۆڵی حکوومەت بۆ سندوقی خانشینی دانانێ، حکوومەت بۆ سندوقی داهاتی نەوت دانانێ، حکوومەت بۆ سندوقی فلان جێبەجێ ناکە، حکوومەت بۆ شەفاف نییە، حکوومەت بۆ مەسەلەن ژمارەی بەرمی لە فرۆشراوەکانی نەوت نازانین، نرخەکەی نازانین و هەر یەکە لەمانە مانای وایە لە پشت ئەمەوە گەندەڵیەکی گەورە خۆی حەشارداوە. دوو هێزی سیاسی لە کوردستانە بە بەردەوامی دەستیان لە ناو داهاتی کوردستانایە و ئەوان خۆیان ژیانن، خۆیانی پێدەوڵەمەند دەکەن، کۆمپانیەکانی پێدەوڵەمەند دەکەن و دوجار ئەبێتە هۆی لاوازی هەرێمەکە و ئەگەر نا هەرێمی کوردستان مامۆستا بەختیار هەرێمێکی دەوڵەمەندە بەڕاستی کێشەمان لە سەرۆت و سامانی سروشتی هیچ کێشەمان لە داهاتان نیە، تەنها کێشەمان لە میکانیزم و ئیدارەدانێتی، تەنها لە ئیدارەیەکی باشایە، تەنها لە دەستی ئەمینایە، تەنها لە خاوەنی ڕازگۆ و دڵسۆزایە کە داهاتەکان لە بریەوەی بیرکاتەوە بیبا بۆ خۆی بۆ کۆمپانیەکانی بۆ حیزبەکەی بیرکاتەوە لەوەی ئەم داهاتانە کۆبکاتەوە بۆ خەزێنی گشتی دەوڵەت لەوێەوە بە شێوەیەکی عادیلانە خەرج بکرێنەوە بۆ خزمەتی ئەم وڵاتە، بۆ خزمەتی تاک لەم وڵاتە، بۆ خۆشگوزەرانی خەڵک لە هەرێمی کوردستانە. تۆ تەماشای سەرچاوەکانی داهات کە کاگ بەختیار ئەخر کە تەماشای سەرچاوەکانی داهاتەکەیت و بوارەکانی ژیان و مادەی خاو بۆ ژیانسازی لە کوردستانە فەرقێکی زۆر هەیە لەگەڵ زۆر وڵاتی دنیا. یعنی ئەمە تەماشاکە لە ژێر زەویە نەوتمان هەیە، گاسمان هەیە، دەرەهێنرێ و ئەفرۆشرێ، ئەوە پارەیەکی زەبەلاحی گەورەیەتە دەست هەرێمی کوردستان. لە خاڵە سنووریەکانەوە ڕێڕێوێکی بازرگانی گەورەیە بۆ عێراق هەرێمی کوردستان و بۆ لە نێوان ئاسیا و ئەوروپاشا تەنانەت بۆ لە وڵاتی ئێرانەوە بۆ وڵاتانی تریش لەم ڕێرەوە بازرگانیە بۆتە سەرچاوەیەکی گەورەی داهات بەهۆی گومرگەوە کە یەکێک لە سەرچاوەکانی داهاتە و بۆ جێی لێ پێگەهێنرێ. پاشان هینە سەر باج هێندە وڵاتی ئەوروپی ئەسڵەن لە 16 سەرچاوەی داهاتەکەی بودجەکەی لە باجەوەیە، هێندێکیان لە 150 هێندێکیان لە 140 بەڵام لە هەرێمی کوردستانە هێشتا نەگەشتۆتە لە 110. باج لە کوردستانە بابەتێکی فرامۆشکراوە بۆ بەرژەوەندی کۆمپانیەکانی حیزب. ئەخیر مانگ لە ساڵی 2020 کۆکردنەوەی باج داهاتی باج لە کوردستانە گەشتۆتە 84 ملیار دینار، 84 ملیار دینار بۆ مانگی 12 بە کۆی ساڵەکە نزیکەی 600 ملیار دینارە کە ئێمە بۆ بودجەی کوردستان لەوچێ پێویستمان بە 12 تریلیۆن یا 13 تریلیۆن بێ، یعنی هێشتا نەگەشتۆتە 1 تریلیۆن، یعنی هێشتا نەگەشتۆتە لە سادەی داهاتی هەرێمی کوردستان. هۆکارەکە چییە؟ ئایا جوڵی ئەو هەموو زیادکردنش کە لە ئایا لە کوردستانە کۆمپانی باڵە؟ ئایا کۆمپانیامان نییە هەمانە؟ ئایا جوڵی بازرگانی نییە هەمانە؟ ئایا یاسامان نییە؟ ڕاستە کەم و کورتی لە یاساکان هەیە، بەس تا ڕادەیەک یاسا هەیە. هۆکارەکەی ئەوەیە کە دوی هێزی سیاسی لە بری سیاستکردن لە کوردستانە سەرقاڵی بازرگانیکردنن. طبعا لە هەر شوێنێک پیاوی سیاست و بازرگانی یەک کەس بوو یاخود شەریک بوون بە یەکەوە، ئیتر ئەو وڵاتە ناوەندی گەندەڵیە، ناوەندی بەهەدەردانی سامانی گشتیە. بۆیە
ئێستا هەرێمی کوردستان ڕێک لەو دۆخایە پیاوەکانی سیاست هەمان ئەو پیاوانن کە بازرگانیەکەن یاخود شەریکی بازرگانەکانن بۆیە ژمارەیەکی زۆر کۆمپانیا لە کوردستانە باج نادا خۆی لە باجە دزیێتەوە کە خۆی لە باج دزیەوە کۆمپانیا بینی لە ساڵێکە بە ملیۆن دۆلار پەیا ئەکا لەسەر حسابی ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە یاسای ئەم وڵاتە سەروەت و سامانی ئەم وڵاتە قانونی ئەم وڵاتە ئیستیقراریەتی ئەم وڵاتە و لەم بازرگانیە گەورەشە هاوڵاتی هیچ سوودمەند نابێ و تەنها کەسێک کە مستەفیدە خاوەن کۆمپانیاکەیە کە لەمان کاتا کەسە سیاسیەکەشە ڕۆڵی هەبووە لە بەردەوامی ئەو حاڵەتەیە نەبوونی بودجە بەڵە کە تۆ یاسای بودجەت هەبوو سەرچاوەکانی داهات ڕوو نەبنەوە لە گومرگەوە تەوەقوعەک چەندێک داهاتت دەستکەوێ بۆ ساڵی ئایندە هەوڵە دەی بۆی داهاتەکەت زیاتر بەڵام ئێمە ئاماری دەقیقمان نییە خۆی نەبوونی ئامار نەبوونی ژمارەیەکی دقیق بۆ نمونە ژماری دانیشتوانی هەرێمت چەنە بە دقیقی لەدایک بوون مردن تەمەنە جیاوازەکان ڕێژەی نەخۆشی ڕێژەی گەشەکردن چی ئەمانە هەموو ئەمانە زۆر دقیق نین هەر ئەوەیە وای کردووە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقا یا گەندەڵ عێراقیش بە هەمان شێوەکان زۆر ئەوە بەپێ راپۆرتی ڕێکخراوی شەفافەتی نێودەوڵەتی ساڵانە کە ڕێکخراوە گەندەڵەکانی وڵاتە گەندەڵەکانی دنیا ئەعلانەکە عێراق کە هەرێمی کوردستانی لە چوارچێوەی عێراقایە یا گەندەڵترینە یا پێش ئاخیر گەندەڵترینە بەم جۆرە و هۆکارەکە ئەم بابەتانەیە کە جەنابەت باست کرد کە تۆ سیستەمێکی پێشکەوتووی بەڕێوەبردنت نەبوو کە بەهێز بوو بە تەکنەلۆژیا بەهێز بوو بە داتا ئەو دۆخە دروستە بێ و بەڵە زۆرینەی ئەو بوارانەی کە جەنابەت باسەکەی تەخمینە یعنی ئێستا کە ئەوترێ هەرێمی کوردستان 6 میلیۆنە تەخمینی وەزارەتی پلاندانانە بۆ گەشەی ژمارەی دانیشتوان لە هەرێمی کوردستانە کە پێی وایە ئێستا ئێمە نزیکەی 6 میلیۆن کەسین لە هەرێمی کوردستانە بەڵە ساڵانە ڕێژەیەکی خاتە سەر بەڵە یەکێک لە کێشەکان نەبوونی داتایەکی وردە طبعاً بۆ داتا نییە ئایا کارێکی قورسە کارێکی سەختە نەبوونی داتا ئەتوانی نایبنیەی هەنگاوی یەکەمی نەبوونی بودجە و دەرچەیەکە هەر لە سەرتاوە بۆ ئەوەی فەوزایەکی اقتصادی هەبێ نەبوونی داتا یارمەتی ئەوەدا دۆخەکە تاریک بێ واتە دۆخەکە شەفاف نەبێ کە دۆخەکە تاریک بوو شەفاف نەبوو ئەوسا باشتر ئەو هۆکارانە ئەشارێنەوە کە بەهۆیەوە یاسای بودجەیان تیانە واتە کە تۆ یاسای بودجەت نییە معنای وایە کۆمەڵی هۆکار هەن یاسای بودجەت نەبێ یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ونکردنی داهاتی ئەم وڵاتەیە تۆ کە لە یاسای بودجە هەت بوو داهاتت لە گومرگەوە چەند دەسەکەوێت ئەنووسرێ و ئەچەسپێنرێ یەتە پەرلەمان قابلی چاودێریە دوایی لە نەوتەوە چەندە لە باجەوە چەندە لە ڕسوماتەوە چەندە مڵکەکان ئەفرۆشی چەندە هەدیەی وڵاتان و ڕێکخراوەکان چەندە ئێستا ئێمە هەمانە هەموو ئەم بوارانەی کە لە ڕێگەیەوە تۆ هەر وڵاتێک داهاتی دەسەکەوێت لە هەرێمی کوردستانە هەموو ڕێگەکان ئەکتیڤن یعنی بە هەموو ڕێگەکان داهات هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام لە هەموو ڕێگەکانەوە بە هەدەرە درێ بە گەندەڵیە برێ ئەچێتە گیرفانی دوو هێزی دەسەڵاتەوە کە تا ئێستاش تەنانەت وەزارەتی دارایی کۆنترۆڵی بەسەر داهاتی ڕاستەقینەی هەرێمی کوردستانە نییە بۆ نمونە لە وەکو زانیاری ئەمەڵێن وەکو ئەندامی دارایی بەڵە وەکو زانیاری دقیق و بەدڵنیاییشەوە ئەمە ئەڵێن و نەکی ئەمە تەنانەت بەرپرسانی گەورەی حکوومەت سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری دارایی لە پەرلەمان وتیان بەڵێ هەموو داهاتی گومرگەکان ناگەڕێتەوە خەزانەی گشتی هەموو داهاتی گومرگەکان ناگەڕێتەوە خەزانەی گشتی واتە بەشێک لە داهاتەکانی کوردستان ئەدزرێ ئەوان ناڵێن بەشەکە چەنە بەس من پیان نەڵێن بەشەکە چەنە داهاتی گومرگەکان کە ئێمە چەند خاڵێکی گومرگی نێودەوڵەتیمان هەیە وەکو ئیبراهیم خەلیل وەکو حاجی ئۆمەران وەکو باشماق وەکو پەروێزخان هێندێ داهاتی نیمچە نێودەوڵەتیشمان هەیە لێیانەوە داهاتێکی گەورە هەیە من خەمڵاندومە بە 3 ملیار دۆلاری ساڵانە حکوومەتی هەرێم وەزارەتی دارایی ئاعتراف بە نزیکەی 1 ملیار دۆلاری ئەکا واتە لەو نێوەندا ئەو داهاتێک کە ئەوان ئەڵێن دیار نییە و بەشێکی ناگەڕێتەوە بەشە زۆرینەکەیە من خەمڵاندومە بە 2 ملیار دۆلار هەل لە خۆشمەوە نەم خەمڵاندووە ماوەسا بەختیار یعنی تۆ یەکێک لە
یەکێک لە دەلالەتەکانی ئەوەی کە داهات لە گومرگەکانە زۆرە چییە؟ جوڵەی بازرگانیە. ژمارەی ئەو بار هەڵگرانەی لە تورکیاوە دێنە هەرێمی کوردستان، ژمارەی ئەو بار هەڵگرانەی لە ئێرانەوە بە باشماقایەنە هەرێمی کوردستان، ئەم ژمارانە لە وڵاتی تورکیا و لە وڵاتی ئێران هەیە، بەردەستە. یعنی بەپێی لێدوانی قونسوڵی سەفیری باڵیۆزی تورکیا لە عێراق، بەپێی ئامارەکانی وەزارەتی پلان و ئامار لە تورکیا، حەجمی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان تورکیا و هەرێمی کوردستانە 20 ملیار دلار بووە لە ساڵی 2020. هێڵدەست ئەوەی باڵیۆزی تورکیا لە بەغدا لە سا هەشتای زیاتر لە هەشتای بەتەنها لە ئیبراهیم خەلیلەوەیە، سەرزێڕیشمان هەیە، بە زۆرترینی لە ئیبراهیم خەلیلەوەیە. ئاڵوگۆڕێکی گەورەیە، ئێمە بیرمان نەچێ ڕۆژانێک هەبوو هەموو داهاتی هەرێمی کوردستانیان لە 90% داهاتی هەرێمی کوردستان لە ئیبراهیم خەلیلەوە بوو. خەیرە ئێستا ئیبراهیم خەلیل ناتوانێ یەک لە سەردەی داهاتی هەرێمی کوردستان دابینکە، معنای وایە بە هەدەر ئەگەر بودجە پەسەند بکرێ ئەو کاتە ئەبێت تۆ پێت بڵێت داهاتمان دەستەکەوێت داهاتی گومرگەکان چەنە، لە ئیبراهیم خەلیل چەنە، لە حاجی عومەران چەنە، لە باشماق چەنە، لە مەرزە لاوەکیەکانی ترەوە چەندە و باجەکان چەندە، هەموو ئەمانە ئەبێ ئاشکرا بن. بۆیە کاتێک کە ئەبینی 20 ملیار دلار ئاڵوگۆڕی بازرگانیە لە نێوان تورکیا و هەرێمی کوردستانە، ئەتوانی تەوەقوعی ئەوە بکەی کە لەو 20 ملیارە ڕێژەیەکی قازانجەکەی بۆ ئێمەیە. بۆ نمونە بەڵێ گومرگ بۆ هەرێمی کوردستان، گومرگ بۆ شمەک بۆ بارهەڵگرە بازرگانەکان لە سا 0 دەست پێکا بۆ لە سا 25. تۆ ئەگەر لە سا 10 و لە سا 15 حساب بکەیت تێگەی لەوەی کە داهاتی ئیبراهیم خەلیل داهاتێکی زەبەلاحە. بەڵام بە هەدەرەدرێ چه هی ئیبراهیم خەلیل، چه حاجی عومەران، چه باشماق و سنوورەکانی تریش بە چەند ڕێگەیەک. ڕێگەی یەکەم خراپی سیستەمە کە پرۆگرامت نییە، داتات نییە و بە شێوەیەکی باش ئیدارە ناکرێ. ڕێگەی دووەم کۆمپانیاکاریە. ژمارەیەکیشی سادە هەن کە بە 1-2 کارمەندی حکومی ئەکرێن، هەردوو هێزی دەسەڵات فەرزیان کردو لەسەر حکوومەت ئەم ئیشە سادانە بداتە دەست کۆمپانیاکان. کۆمپانیاکان کێن؟ بە ئیعلانی ئاشکرا و بە کێبڕکێ بۆیان دەرچوە نەخێر، بە تایبەت پێیان دراوە یەک پڕکردنەوەی وەرەقەیەکی سپیە کە ئەم بار هەڵگرە داخل بوو، سعات ئەوەنە، ڕۆژی ئەوەنە، ئەمە ڕقەمی بار هەڵگرەکەیە، 5,000 لە شۆفێرەکە وەرەگرێ. ئەم 5,000 خودی ئیشەکە لە سا 80 بۆ کۆمپانیاکەی، لە سا 20 بۆ حکوومەتە. تۆ تەماشاکە لە سا 80. بۆیە کۆمپانیای وا هەیە لەسەر سنوورەکان مانگانە 150 ملیۆن دیناری دەسەکەوێت کە ئیشێکی زۆر سادە ئەکا. ئەم 150 ملیۆن دینارە لە سا 80 بۆ گیرفانی بازرگانەکەیە کە لە پشتەوە حیزب هەیە، تەنها لە سا 20 بۆ خەزێنەی گشتیە. ئەمە ڕێگەیەکی ترە کۆمپانیاکاری. ڕێگەیەکی تر خۆدزینەوەیە لە گومرگدان و لە باج. ڕێگەیەکی تر وەرگرتنی عەفو و بەخشینە. تەنها یەک مانگ لێخۆشبوونی گومرگی لە ئیبراهیم خەلیل لە ساڵی ڕابردووە 6 ملیۆن دلار بووە. بە تێکڕای ساڵەکە ئەگەر هەر مانگێک 6 ملیۆن دلار بێ، زەربی 12 کە 72 ملیۆن دلار. ئەی بە دینارە کاتە چەند؟ 100 ملیار دینار. 100 ملیار دینار واتە چی؟ واتە لە سا 80 موچەی کە مندامان لە ساڵێکە. یعنی خۆداهاتی ئەم وڵاتە هەر بەم جۆرەیە بە هەدەرەدرێ. ملیۆنەکان، ملیارەکان ئەکاتە تریلیۆنەکان. بۆیە من داهاتی هەرێمی کوردستان لە ڕێگەی گومرگەکانەوە خەمڵاندومە بە 3 ملیار دلار کە حکوومەت ئیعتراف بە تەنها 1 ملیار دلارەکە. خۆیان ئەڵێن بڕێکی دیار نییە، بەس ئەو بڕە من بۆم ڕوون کردوونەتەوە کە ئەوەندەیە 2 ملیارە. بۆیە کاتێک کە یاسای بودجەت نییە، داهاتەکانت دیار نین، لە پشت دیار نەبوونی داهاتەکانەوە گەندەڵی و قاچاقچێتی و کۆمپانیاکاری و بردننی داهاتی ئەم وڵاتە هەیە بۆ بەرژەوەندی حیزب و دوان، لەناو حیزبیشا کەس و دوان و ئەوانە. باشە، چۆن چارەسەرێک لێم حاڵەتە؟ ئێوە وەکو کوتلەکانی پەرلەمان، وەکو لیژنەی دارایی لە پەرلەمان، وەکو هێزە سیاسیەکان چی قسە و باس و گفتوگۆیە کراوە بۆەوەی کەم بکرێتەوە بە ئاراستەی چارەسەرکردن؟ لە ڕاستیە چارەسەرە بێ ئیرادەیەکی سیاسی بەهێز لە کوردستانە لەدایک بێ.
لە دایکبوونی ئیرادەیەکی سیاسی بەهێز تەنها لە ژێر فشارە بێ. فشاری پەرلەمانتارانی ئێستەی ئەم خولە بەڕاستی کافی نییە و ئەوە بالای هەموو هاوڵاتیەک ڕوون بێ. ئەو فشارەی ئێمە هەمانە بە تەنها طبعاً فشار ڕێگەکانی فشار چین؟ یا پەرلەمانە یا میدیایە یا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە یا هاوڵاتیە لە ڕێگەی خۆپشاندان و ناڕزایی دەربڕینەوە. فشاری ئێستەی پەرلەمان ژمارەکەی کەمە بۆ هۆی بایکۆتی خەڵک لە کۆتا هەڵبژاردن، نەچوونە سندوقەکانی دەنگدان، ڕێژەی تەزویر زیاد بوو، ڕێژەی پەرلەمانتارانی ناڕازی ئۆپۆسیۆن کەم بوویەوە. نەتیجە ئێستا ئەوانەی ناڕازین لەم دۆخە لە پەرلەمانە ژمارەیان 15 پەرلەمانە. 15 پەرلەمان ناتوانن بڕیاری پەرلەمان بگۆڕن، ناتوانن فشاری گەورە بکەن، ناتوانن یاسا دروستکەن، ناتوانن هەرێمی کوردستان ناتوانن پرساندن بکەن. ئەگەر لەبیرت بێ ئێمە هەر لەسەر کێشەی بودجە و موچەی هەرێمی کوردستان، هەر لەسەر لێبڕینی لە سابیسیەکی بودجە و دابەژنەکردنی موچە و دوو مانگجارێکی موچە، فراکسیۆنی کۆمەڵ و فراکسیۆنی یەکگرت و فراکسیۆنی نەوەی نوێ و شەندان پەرلەمانی گۆڕان دوو یا سێ ئەندام پەرلەمانی کۆڕان و یەکێتی بەیەکەوە پرۆسەیەکی پرساندنمان دەستدایە کە بووە 23 ئەندام پەرلەمان. دوجار کاتێک کە وەڵامەکانی حکومە دەگاتەوە 23 کەس پێی ناڕازیە، بەس لە بەرامبەرە زیاتر لە 80 ئەندام پەرلەمان پێی ڕازیە، دۆخەکەوە خۆی ئەمێنێتەوە، ناگاتە ئەو قۆناغەی متمانە لە حکومەت وەرگریتەوە، متمانە لە سەرۆکی حکومەت وەرگریتەوە لە وەزیر. بۆیە ئەم بایکۆتەی ئەخیری هەڵبژاردننی خەڵک زیانی گەورەی لە دەنگی ناڕازی لە پەرلەمانادا. ئەگەر لە یەکجار مامۆستا بەختیار لە کوردستانە خەڵک زۆر بەجددی بەشداری هەڵبژاردن کە و دەنگ بدا بەو دوو هێزی تر تاقی بکاتەوە، نەگەم دوو هێزێک کە ئێستا حکومڕانن چەندین ساڵە، یەکجار ئەم دەرفەتە بدا بە دەرەوەی هێزەکانی هەردوو هێزی دەسەڵات، با بزانێت چی ڕووەدا، با پەرلەمان زۆرینەکەی بکاتە ئەو خەڵکانی کە ئەیانەوێت ئەم وڵاتە سیستەمی هەبێ، یاسایی هەبێ، کە منطقی بیرکردنەوە کاریان لە چەک و پارەوە ناهێنن، بەڵکو لە دەنگی دەنگ دەرەوە هێنن. طبعاً ئەمە وڵاتی پێزیندوو ئەبێت و هەر وڵاتێک بتەوێت بیخێتە سەر سیستەم، ئەبێ هێزە سیاسیەکانی پشت بە دەنگی دەنگ دەرببەستن. ئەوسا بێمنەت نابن لە هاوڵاتی، هەمیشە بیریان لەوەیە ئیش بۆ هاوڵاتی بکەن. بەداخەوە لە کوردستانە دوو هێزی سیاسی پشت بە دەنگی دەنگ دەرنابەستن، پشت بە چەک و پارە ئەبەستن و بەو جۆرەش ماونەتەوە بەداخەوە لە کاتی هەڵبژاردنەکانیشە ژمارەیەک لە هاوڵاتی ئەبنە سەنەد بۆیان بۆ بەردەوامی ئەم دوو هێزە سیاسی. باشە، پێشی بەرنامەکە لە کاتی قسەکردنا باسی سیاسەتی دارایی و سیاسەتی ئابووری هەرێمی کوردستانت کرد. ئەکرێ بینەر بزانێت کە سیاسەتی دارایی لە هەرێمی کوردستانە چیە و سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستانە. تۆ باس لەوەکەی کە بودجەت نییە، لە غیابی نەبوونی بودجەیە سیاسەتی ئابووریت هەیە؟ بەداخەوە لە کوردستانە هیچ سیاسەتێکی بواری ئابووری و دارایی و ژیانسازی نییە و ئەوەی هەیە فەوزایەکە نە ئەم سەری دیارە نە ئەوسەر. خودی سەرۆکی حکومەت و جێگرەکەش و وەزیری داراییش نازانن مانگی داهاتوو چی بکەن، بەڵام ئەزانن ئەوەشیان مسۆگەر کردووە کە کۆمپانیای حیزبەکانیان بەردەوامە داهاتیان و قەبارەیان و حەجمی سەروەت و سامانیان گەورەترە بێ. تۆ ببینە لە 5 ساڵی ڕابردووە هەموو کەس قەیرانی دارایی پێوە دیار بوو، تەنها دوو حیزبی دەسەڵات نەبێ، تەنها کۆمپانیاکانیان نەبن. یەک لە دوای یەک دەستگای میدیایی گەورەیانە کردەوە زەبەلاح لە کاتێکا کە قەیرانی دارایی هەیە. بۆیە کاتێک کە قەیرانی داراییەت ڕووی لە هاوڵاتی قەیرانە داراییەکە، ڕووی لەوان نییە. بۆ چونکە سەرچاوەکانی داهاتی ئەوان مسۆگەرە. بۆیە کاتێک یاسای بودجەت نییە، واتە هیچ بەرنامە و پلانێکی ئابووری و دارایی نییە، واتە هیچ سیاسەتێکی دیاریکراوە نییە. سیاسەت یعنی چی؟ خودی سیاست واتە باشترین بەڕێوەبردننی سەرچاوەکانی بەردەست هەم مادی هەم مرۆیی بۆ ئاراستەکردنی باشتری وڵات، بۆی خۆشگوزەرانی. حکومەت و سیاست بۆچی باشە ئەگەر بۆ خۆشگوزەرانی خەڵک نەبێ؟ بەس بەداخەوە لە کوردستانە حکومەت و سیاست بۆ مەینەتی زیاتری خەڵکە، بۆ ئەوەیە خەڵک ژیانی زیاتر خراپ بێ و بە پێچەوانەوە گروپێک لە خەڵک ژیانیان باشتر بێ. تۆ تەماشا کە ئێستا جیاوازیەکی گەورە دروست بووە، گروپێک لە خەڵک چینێک کە چینی سەرەوەی کۆمەڵگەن لە دەسەڵات نزیکن، بازنەی یەکەمی دەسەڵاتن یا نزیکن لە بازنەی یەکەمی دەسەڵاتەوە،
یا سەرمایه‌دارەکانی نزیک لە خۆیانن یا و سەرمایه‌دارانن بەهۆی ئەوانەوە دەوڵەمەند بوون ژیانیان بە تەواوەتی بە حسابە لە سەری سەرەوەیە و لە خۆشگوزەرانیەکی عجیب و غەریبان بەڵام زۆرینەیەکی خەڵک کە چینی خوارەوەی کۆمەڵگەیە بارودۆخیان زۆر خراپە داهاتی خێزان هەیە لە کوردستانە کەمتر داهاتەکەی لە 100,000 دینارە کە هەر خێزانێک لە ناو شاری سلێمانیە کە لە 4-5 کەس پێگات پێویستی بە 500,000 بەلای کەمەوە 400,000 بەلای کەمەوە بۆی پێویستیە سەرەکیەکانی خۆی دابینکار نەک بۆی خۆش بژی بۆی لە سەروی هێڵی هەژاریەوە بێ خێزانێک لە سلێمانی یا لە هەولێر یا لە دهۆک پێویستی بە زیاتر لە 400,000 بەڵام ئێمە هەزاران خێزانمان هەیە لە سلێمانی و هەولێر و دهۆک کەمتر لە 400,000یان دەسەکەوێ خێزان هەیە داهاتەکەی سفرە خێری دراوسێ و خێرۆمەند و ئەوانە ئیژێنێ موچەت هەیە لە کوردستانە 265,000 دینارە خێزانێک ئایا بە 265,000 دینار ئەژی بێگومان نەخێر بۆیە کاتێک کە تۆ سیاسەتێکت نییە و یاسای بودجەت نییە بۆی وڵات پێشخەی ئەم جیاوازیە گەورە چینایەتیە دروستە بێ گروپێک لە خەڵک دەوڵەمەندن ڤێلایان هەیە سەفرە و سیاحەتیان هەیە نوێترین ئۆتۆمبیلیان هەیە نوێترین جوانترین خۆشترین خانوویان هەیە کۆمپانیای زەبەلاحیان هەیە حساب بانکیان هەیە و ڕۆژ بە ڕۆژ بزنس و سەروەت و سامانەکەیان زیادەکە گروپێکیش لە خەڵک ڕۆژ بە ڕۆژ لاوااسترە بن ینی فەقیرەکان فەقیرەکان فەقیرترە بن دەوڵەمەنەکان دەوڵەمەندترە بن لە کاتێکا تۆ یەکێک لە ئامانجەکانی یاسای بودجە و حکوومەت و سیاسەت و بەڕێوەبردن بۆ ئەوەیە جیاوازی نێوان ئەم دوو چینە کەم کاتەوە جیاوازی نێوان دەوڵەمەند چ دەوڵەمەند بە شەرعی دەوڵەمەند بوو بێ چ بە ناشەرعی وەکو ئەوی لە کوردستانایە طبعا دەوڵەمەندی ناشەرعی ئەبێ بخێتە زیندانەوە ئەگەر حکوومەتی کرد هەبێ حکوومەتی هاوڵاتی بێ ئەگەر دادگا بەهێز بێ بەڵام گریمان دەوڵەمەندەکە بە شەرعی دەوڵەمەند بووە تۆ حکوومەت دەبێ ئیشکا بۆ ئەوەی جیاوازی نێوان دەوڵەمەند و هەژار کەم کاتەوە ئەوترێت ئەم کابینەیە ئیرادەیەکی هەیە بۆ ئەوەی لەسەر چاوەکانی دەهات ڕێک بخاتەوە و بودجە پەسەند بکە ئێستا ڕاوێژکردن بە خەڵکانی پسپۆر لە هەرێمی کوردستان سەبارەت بە ئامادەکردنی پرۆژە یاسای بودجە لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە ماوەیەکە ئەم ئیرادەیە گەشتۆتەکوێ طبعا خەڵک ڕخنە لە ئێمە ئەگرێ لە ئۆپۆزیسیۆن ئەڵێ ئێوە هەمیشە ڕەشببینن هەمیشە هەموو شتێک ڕەتەکەنەوە ئەوانە بەڕاستی ئێمە تەمەنا ئەەکەین حکوومەتێک دروست بێت لەسەر بنەمای پرۆژە منافەسەی بکەین یعنی ئۆپۆسیۆن لە بنەمایە ئیشی ئەوە نییە بەردەوام ڕخنە بگرێ ئیشی ئەوەیە کە پرۆژەی باشتر پێشکەشکە بەڵام لە کوردستانە دەسەڵات هێندە لە دەرەوەی سیستەمە هێندە لە دەرەوەی یاسایە ئێمە دەرفەتی ئەومان نییە بڵین کاکە ئەم شەقامە دروست کردووە 3 ملیاری تێچێ بەم بەڵگانە من ئەتوانم 2 ملیاری تێ بچێ بۆ نمونە بڵێم دەسەڵات تۆ پارەت هەیە بۆ ناتوانانی دوو هێڵی ڕێگەیەکی شەقامێکی سەرەکی ئەوەی پێوترێ بە ئۆتۆبان لە گەرمیانەوە تا زاخۆ کوردستان هەموو پێکەوە بەسیتەوە ئەگەر من لە حکوومەتا بم ئاوا ئەەکەم پارەکە ئاوا خەرجەکەم بۆی بتوانم ئەمە بکەم ئەم کێبڕکێیە نییە لە نێوان ئێمەی ئۆپۆسیۆن و دەنگی ناڕازی لە کوردستانە لەگەڵ دەسەڵاتە هۆکارەکەی چییە چونکە ئەو هەر لە دەرەوەی یاسایە لە دەرەوەی سیستەمە ئێستا حکوومەت ئەگەر نیەتێکی هەبێ بۆ ئەوەی بچێتەوە سەر ڕێگەی ڕاستە و بچێتەوە سەر سیستەم و یاسا جێبەجێ بکە ئێمە خۆشحاڵین بەڵام بەداخەوە ئێمە بەڕاستی من خۆم تا ئێستا ئەو نیەتەم نەبینیوە ئەو هەڵسو کەوتانەی کە ئەی بینم لە حکوومەت دۆخەکە خراپترەکە جاران بۆ نمونە خەڵک ئازادانەتر قسەیە کرد ئێستا خەڵک تەنانەت وەک وا ژیانی خراپە ئازادانەتریش قسە ناکە و خەڵک ئەگیرێت لە هەولێر و دهۆک لەسەرەوەی ویستوێتی خۆپشاندان بکە ناڕەزایی دەربڕیوە و مەسەلەن نامەیان ئاڵوگۆڕ کردووە لەسەر گەندەڵی و لەسەر دۆخی خراپی ژیانی خەڵک لەسەر دۆخی خراپی موەسساتەکان لە سلێمانی و گەرمیان و چەمچەماڵ خەڵکە کوژرێ لەسەر خۆپشاندان بۆیە ئەم حکوومەتێک کە ئێستا هەیە و ئەم دۆخەی ئێستا ئەم دەسەڵاتەی ئێستای تایە لەوەی پێشوو خراپترە باشە لە عێراق دەنگۆی ئەوە هەیە کە پرۆژە یاسای بودجە پەسەند نەکرێت جارێکی تر حکوومەتی عێراقی بە پرۆژە یاسای 2019 ئیش و کارەکان ڕایکات و بەردەوام بێت لەو حاڵەتەیە کە بودجە بۆ هەرێمی کوردستان نەنێردرێت جارێکی تر
هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەرانە بێتەوە یان بەرزبوونەوەی نرخی نەوت و پاشبوونی نرخەکەی کاریگەری کەمترەکاتەوە؟ طبعا هەرێمی کوردستان بەڕاستی بەر لەوەی نەوت بفرۆشێ خاوەنی سەرچاوەیەکی داهات بوو کە هیچ عەزیەتی نەیەویست و هیچ ئازایەتیشی نەیەویست. هەر کەسێ حکومڕان بووایە لەگەڵ ڕێزما بۆ بینەرانیش کەسێکی زۆر نەخوێنەوار و نەشارەزا و جاهیلیش لەگەڵ ڕێزما بۆ بینەران تەشبیه نەبێ سەرۆکی حکومەت و وەزیر بووایە هیچ ئازایەتی نەیەویست. لە بەغداوە بە تڕێلە پارە هاتە هەرێمی کوردستان و تەنها دابەشکردنێکی باشی ئەویست بەر لەوەی نەوت بفرۆشێ. ڕۆڵێکی بانقیمانە بوو، ڕۆڵێکی بانک بەڵا بەڵام کە نەوتی فرۆشت بەداخەوە سەرچاوەکەی بەغدا بیانووی دەستکەوت ئەڵبەت پاساوە و هەمووشی ڕاست نییە ئەمەی لە بەغداوە هەیە بەشێکی ناڕاستە ستەمە و عقلێتی شۆڤێنیە بەڵام هەرێمی کوردستان پاساویدایە دەست بەغا بۆی بودجەی هەرێمی کوردستان ببڕێ ئەو پارە بەلاشە ئیسراحەتەی لە بەغداوە هات بڕا بۆیە بەڵام ئایا هەرێمی کوردستان بێداهات بوو؟ نەخێر. خۆ ئێستا ئەو نەوتەی کە لە کوردستانە ئەفرۆشتێ ئەگەر بە ڕێگەیەکی سەلیم بووایە ئەگەر بە ڕێگەیەکی ئاشکرا بووایە ئەگەر لە چوارچێوەی سیستم و یاسا بووایە و ئەگەر پشتی بە دەستوری عێراقی ببەستایە بەم جۆرە نەفرۆشتایە و گریمان گرێبەستەکانیش کە گرێبەستی شەراکەتن گریمان هەرێمی کوردستان اختیاری باشتری نەبووە و هەرەوە اختیارەی هەبووە بەڵام ئەو هەموو کۆمپانیایی لە چواردەوری پرۆسەی نەوت کۆیان کردوێتەوە هەردوو ێزی دەسەڵات تەنها ئەوان ئەو کۆمپانیانە هەڵگرن لایەن بن داهاتی نەوت لەوەی ئێستا زۆر زیاترە بێ. هەرێمی کوردستان لە هەردوو حاڵەتەکە چ خۆی نەوت بفرۆشێت چ لەگەڵ بەغدا ڕێککەوێ بە هەر هاوکێشەیەک 250,000 تەسلیمکە هەمووی تەسلیمکە و دوایی بودجەیەکی هەموو بودجەکەی پێ بگاتەوە لە بەغداوە هەر هاوکێشەیە کە ئێستا مناقەشە ئەکرێت دوجار هەرێمی کوردستان خاوەنی داهاتێکە کە ئەتوانرێ بە هۆیەوە بودجە بۆ موچەش و بۆ بەڕێوەبردننی وەزارەتەکان بەبێگەڕانەوە بۆ عێراق بەبێگەڕانەوە بۆ عێراق من بە بەڵگەوە ئیسەلمێنم. باشە مامۆستا من لەبەرەوە کاتی بەرنامەکە تاو بووە لە هەرێمی کوردستان ئەگەر بودجە پەسەند نەکرێت و وەزعەکە بەم شێوە بەردەوام بێ یان ئیرادەکە کە باسمان کرد بای ئەوەیە کە بتوانین اعتمادیەوە بکەینە سەری بڵێن بودجە لە هەرێمی کوردستان بۆ ئەمساڵ پەسەند دەکرێت؟ طبعا من بەش بە حاڵی خۆم تەمەنا ئەەکەم ئیرادەیەکی سیاسی لەدایک بێ کە لە کوردستانە کە ئیتر ئەم دۆخی کە هەیە کۆتایی بێت. تەمەنا ئەەکەم کاکە هەموو داهاتنا بەشێکی زۆری داهات بگەڕێتەوە خەزێنەی گشتی و ئەمە تەمەنای دڵی منە چونکە هاوڵاتی لێی مستەفیدە بەڵام بەڕاستی هەر بە مندە نابێ ئەبێ هەمومان فشار بکەین پەرلەمانتارانی دڵسۆز ڕۆڵی خۆیان ببینن میدیاکان هاوڵاتی هەموو بەیەکەوە تاوەکو دەسەڵات ناچاری ڕێگەڕاستەکە بکەین و تەنها لە مامەڵەکردنی یاساییانە دەستوریانە سیستماتیکیانە دەستی ئەمین ئەتوانێت داهاتی هەرێمی کوردستان والێ بکە کە بەشی موچەشکە بەشی بەڕێوەبردننی وەزارەت و خزمەتگوزاری بکە و بەشی وەبەرهێنانیشکە چونکە ئێمە ئێستا لە کوردستانە بودجەیەکی زۆر زەبەلاحمەند ناوێت نزیکەی 13 تریلیۆن ڕاستە بەهۆی دامەزراندنی هەڵە و سیاسەتی هەڵەی بەڕێوەبردنەوە ئەو بودجەی پەیوەندیدارە نەک هەر هەڵە بەڵکو زوڵم و ستەم چونکە خەڵک کراوەتە قاوانی موچەی 3-4 میلیۆنی بە نایاسایی خەڵخانشین کراوە بە لیوە هەر پێشمەرگەش نەبووە خەڵخانشین کراوە بۆ وەزیر نەبووە کە ئەڵین بودجەی بۆ تەرخانکراو بۆ موچە قەبارەکەی گەورە بووە بەو دۆخەشەوە ئەتوانرێت داهاتی هەرێمی کوردستان والێ بکرێ هەم موچەش و هەم بۆ بەڕێوەبردننی وەزارەتەکانیش و هەم بۆ وەبەرهێنانیش بە هەر هەمووی هەرێمی کوردستان پێویستی بە 13 تریلیۆنە ئەم 13 تریلیۆنە 6 تریلیۆنی بەم دۆخەی ئێستای نەوتەوە کە نەوت گەشتۆتە سەر و $50 ئەفرۆشێ هەرێمی کوردستان ئەزیانم لە نرخە جیهانیەکەی 65 و 68 و ئەوانەیە بەڵام بەراورد بە فرۆشتنی نەوتی بەسڕە هەرێمی کوردستان بە $10 $7 کەمترەی فرۆشێ کەواتە نزیکەی $50 بەرەو سەر نەوتە فرۆشی هەرێمی کوردستان ئەگەر بە تەنها ئەوە بێت بەم داتایانی خۆیانەوە 6 تریلیۆن لە نەوتەوە دەستیانەکەوێ 4 تریلیۆن و نیو لە گومرگەوە ساڵانە دەستی هەرێمی کوردستانەکەوێ ئەوە 10 تریلیۆن و نیو لە باجی شەوە نزیکەی تریلیۆنێک ئەوە 11 و نیو لە ڕسوماتی شەوە نزیکەی تریلیۆنێک ئەوە 12 و نیو لە هاوکاری هاوپەیمانانی شەوە بڕێک نزیکەی 13 تریلیۆن داهاتی هەرێمی کوردستانە و بە تەنها
ڕازبوونەوەی حکوومەت بە تەنها نیشتیمانیانە کارکردن بە تەنها لە دەستبوونی ئەم داهاتە بۆ دەستێکی ئەمین خەڵکانێکی دڵسۆز بە وڵات لە هەرێمی کوردستانە هیچ کێشەیەک نییە. طبعا ئەگەر بەم دۆخەی ئێستەوە ئێمە ئەزانین ئەگەر بێت و خەڵکانێکی دڵسۆز فەرمانڕەوای ئەم وڵاتە بن ئەوە لە کشت و کاڵە تۆ گەنجینەی گەورەت هەیە لە ژینگە و گەشت و گوزارە گەنجینەی گەورەت هەیە لە گەشت و لە هەموو بوارەکانە ئێمە داهاتی گەورەمان دەسەکە. زۆر سوپاس. کاریگەری نەبوونی یاسایی بودجە لەسەر ئابووری هەرێمی کوردستان تەوەرەکەمان بوو کە گفتوگۆمان لەسەر کرد بە میوانداری بەڕێز عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان و هەڵگری بڕوانامەی ماستەر لە بەڕێوەبردن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرە تا بەم شێوە دێنە کۆتایی ئەمڕۆی ژێرخان تاوەکو جارێکتر دێنەوە خزمەتان بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ. زمانەوێ تاوتوێی باس و بابەتێکین کە زۆر گرینگە ئەویش گەنجە. ئاخۆ ڕۆلی گەنج چییە؟ کاتێکەوە وشەی گەنجیان بەکارهێناوە لە گەنجینەوە وەریان گرتووە. ئەگەر هات و گەنجان پژوێ خران، ئەگەر هات و گەنجان خزمەت نەکران بەڕاستی ئەو وڵاتەیە، ئەو مجتەماعەیە، ئەو عایلەیە، ئەو شارە، ئەو شارستانەیە بەرەو دواکەوتوی ئەڕوە، بەرەو پاش ئەڕوە. گەنجانی ڕۆژگاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر دەست بەتاڵیش بوونایە لەبەرچی پەنایان بۆ خراپەنابر چونکە ئیمانیاندا مەزراو بوو. پەروەردیگار ئەفەرمێ لە پاشی لاوازی و لە پاشی ئەوەی کەوا بێهێز بوونە، لە دوای ئەوەی کەوا تواناتان نەبووە، پەروەردیگارتان توانا و تااقەت و قووەت و هێز و پێزی پێداون کەوا هێز و توانای لاویەتی و گەنجەتیە. ئەم گرفت و کێشە و مەشاکیلەی گەنجی خۆمان ئێستا هەیەی لەم وڵاتەی خۆمان لەم هەرێمەی خۆمان بەڕاستی ینی ئەستەمە و زەحمەتە ئەگەر سەیری بکەین لە هیچ شوێنێکی تردا بێ. مرۆڤ ئەگەر هات و دەست بەتاڵ و بە تایبەتر گەنج وای لێدێ لە کاتی دەست بەتاڵی بێکاریدا پەنا بۆ خراپە بەرێتن. بەدڵنیاییەوە خوای پەروەردیگار گەنجێکی خۆش ئەوێ کەواتەوە بەکار بێت، گەنجێک بێگەڕا بێتەوە لای خوای پەروەردیگار. برایانی بەڕێز مامۆستایانی ئازیز، خوشکانی خۆشەویست، یاخۆ بەخێر بن سەرسەر و سەرچاوان، خوای گەورە عاقیبەت خێرمان کە بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. ئەمن پێم خۆشە وەکو سەرەتایەک بۆی کە ئەو کارێک کە ئێمەی کۆکردینەوە، ئەو ئیشەی کە ئێمەی کۆکردینەوە، چ شتێک ئێمەی کۆ کردوتەوە کە لەو کوردستانەی لە زاخۆوە تاوەکو گەرمیان و ئەو خەڵکە یەکتر بناسێتن، تەعاروفی لەگەڵ یەکتر هەبێ، پەیامی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا. چۆن لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەیامی خوای پەروەردگار سوهەیبی ڕۆمی و سەلمانی فارسی و بیلالی حەبەشی و ئەبوو بەکرێکی قوڕەیشی کۆ کردبوونەوە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ. ئەمڕۆژ کاری ئیسلامی هەموو لایەکمانی کۆ کردوتەوە. خوشکە بەڕێزەکانم، برایانی ئازیزم، ئەمن گەلێک زار دەڵێم بەڕاستی ئینسان ئەگەر تەماشەی گەورەی و عەزەمەتی هیدایەتی خوای پەروەردگار بکاتن، بەڕاستی دەبێ بەردەوام سەرمان لە سوژدە بێ بۆی کە سوپاس و ستایشی خوای پەروەردگار بکەین کە خوا هیدایەتی داوین، کە خوا ڕێنمونی کردووین. لەبەرۆش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو دوعایی زۆر دەکرد، دەیفەرموو الحەمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله. سپاس و ستایش بۆ ئەو خوای کە ڕێنمونی کردووین، کە هیدایەتی داوین، کە نوری ئیمانی خستۆتە دڵمان. ئەگەر خوا نەبایە تەبارەک و تەعالا، هیدایەتی خوا نەبایە تەبارەک و تەعالا، ئێمە هیدایەت نەدەدراین، نەدەهاتینە سەر ڕاستە ڕێگای ئیسلام. خۆشەویستانم، خوای گەورە هیدایەتی خۆی دەداتە کەسانێک کە خۆشی بوێن، دینی خۆی بە قسمەت کەسانێک دەکا کە هەڵی بژاردوون. ناپرسن ئەنگۆ بۆ خوای گەورە تەبارەک و تەعالا هەموو مامەکانی پێغەمبەری هیدایەت نەدان عەلەیهی سەڵات وسەلام، بۆ ئیمامی حەمزە هیدایەت دەدرێتن،
بۆ ئەبوو لەهەب هیدایەت نادرێ خۆ هەردووکیان بران خوای گەورە تەبارەک و تەعالا ئەو بە شایستە دەزانێتن ئەو بە ئەهل دەزانێتن بەڵام ئەوەی تریان ئەهلی هیدایەت نییە ئەهلی ئیمان نییە ئەهلی بەهەشت نییە لەبەرۆژ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ دەفەرمێ خوا دنیا دەداتە هەموو کەس ماڵ دەداتە هەموو کەس بەڵام هیدایەت و ئیمان ناداتە هەموو کەس هیدایەت و ئیمان دەداتە کەسانێک کە خۆشی بووێن یعنی تۆی مسلمان ئەتۆی هیدایەت دراو بزانە چ خەسڵەتێکت تێدایە خوای گەورە تەبارەک و تەعالا لە جیاتی ئەو هەموو خەڵکەی هەڵی بژاردووی هیدایەتی داوی کە بەڕاستی شکرانەی دەوێت قەسەم بە ذات و سیفاتی خوا بە هەموو زۆرت و سامانی دنیا ناگۆڕدرێتەوە ئەها خەڵکانێک دەبینن ناو خەڵکانێک دەمرن زۆر دۆڵەمەندن زۆر دۆڵەمەندن لە پارە پەچیان نەکەوتووە لە دەسەڵات پەچیان نەکەوتووە لە ڕێز و حورمەتی ناو خەڵک پەچیان نەکەوتووە بەڵام کە لەسەر نووری هیدایەت نین کە خوای گەورە هیدایەتی نەداون کە دەڕۆن وەجاق کوێرن ماڵ و سەرەت و سامانەکان بە میرات دەمێنێتەوە بەڕوت و قوتی دەچنەوە ناو قەبرێک کە هیدایەتی خوای پەروەردگاریان دەگەڵدانیە ئەو پارە و سەرەت و سامانە هیدایەتی پێ ناکڕێتن سوڵتە و دەسەڵات هیدایەتی پێ ناکڕێتن خزم و کەس و عەشرەت و حیزب هیدایەتی پێ ناکڕێتن ئیلا دەبێت لەلایەن خواوە تەبارەک و تەعالا تەماشەی عەبد و بەندەکانی خۆی دەکا لە نێوان ژن و پیاواندا هەڵیان دەبژێریتن ئەتۆی کە ئافرەتێکی محەجەبەی داپۆشراوی بۆ خوا سوڵحا و هەزار شکری خوا بکە تەبارەک و تەعالا کە ئافرەتێک دەبینی بەڕوت و قوتی بە بازاردا دەڕوا بڵێ الحەمد لله الذي عافاني مما ابتلاك به وفضلنا على كثير ممن خلق تفضيلا ئێمەی گەنج و ئێمەی پیاوان و ئێمەی کوڕان کاتێک کەسێکی ملحید دەبینین دەبێت سوپاس و ستایشی خوا بکەین کە خوا هیدایەتی داوین خۆشەویستانم ئێمە خەڵکێکی ساویلکە و خەڵکێک نین کە لە چوارچێوەی ئامراز و ناوێک کۆ ببینەوە ئەو ئامراز و ناوە کە بۆ خۆمان دامان ناوە بۆ خۆمان ناومان لێ ناوە ئەگە تەماشەی سەحوەی ئیسلامی بکەن لە سەردەمی ڕابیطەی ئیسلامیەوە هەتا ئەمڕۆ هێناومانە چەندان ناومان گۆڕیوە بەڵام لەخوا بە زیادی بێتن ئەمن وەکو تەجروبەی خۆم کە تەماشەی ئەو سەحوەی ئیسلامیەی دەکەم ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ خەڵکی باش و چاک و خەڵکێکی پێگەیشتووی تێدا هەڵدەکەوێتن بۆ لەبەرەوەی نییە کە بڵێن ناوی حزبێکی ئیسلامیە یان دروشمێکی ئیسلامیە نا لەبەرەوە ئەو ئینسانە کە هاتووە کاری ئیسلامی دەکات دەزانێت بۆ کۆبۆتەوە دەزانێت بۆ ئیش دەکات لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم خوای گەورە تەماشەی شکل و شێوەتان ناکە تەماشەی قەد و باڵاتان ناکە ئەدی تەماشەی کوێمان دەکا ولكن ينظر إلى قلوبكم تەماشەی دڵەکانتان دەکا ئەو دڵی ئێمە چی تێدایە خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی لەسەر عەرشی خۆی کە دەفەرمێ لەقەد رەضی الله عن المؤمنین خوای گەورە لە ئیمانداران خۆش بوو دەزانی بۆ دەفەرمێ علم ما في قلوبهم دەڵێ زانی چیان دە دڵدایە کە غەیری